بینەرانی خۆشەویستی لاوان میدیا ئەم کاتتان باش خۆشحاڵین کە لە بەرنمەیەکی دیکەی تایبەتدا لە خزمەتتاندا دەبین. دیارە لەم ئەڵلقەی بەرنامە تایبەتەکەماندا میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد نەزیفی قادری جێگیری دووەمی لێپرسراوی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها بەرپرسی دەستگای پەیوەندی گشتەکانی حیزبی دموکراتمان کردووە تاوەکو چەند بابەتگەلێکی پەیوەندیدار بە پرسی لاوان و بەشداری سیاسی لاوان تاوتوێ بکەین. کاک محەممەد نەزیف زۆر سپاس کە میواندارێکەکەتان قبول کردین. زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵین لە خزمەتتان هاین، هیوادارین بەرنامەیەکی باشتان بێ. سپاس. سەرەتا دەمەوێت بەوە دەست پێ بکەم، ئێوە خۆتان بەشێکی بەرچاوی ژیانتان لە حیزبدا تێپەڕاندووە و لە ڕێبەرایەتی حیزبدا بوون و کاتێکیش کە پەیوەست بوون بە ڕیزەکانی حیزب لاو بوون. بۆیە دەمەوێت پرسم لە ڕوانگەی ئێوە بەشداریکردنی لاوان لە سیاست و یاخود لە خەباتی نەتەوەکە یان چ گرنگیەکی هەیە؟ ئوسوڵەن ئەگەر ئاورێکی ورد بە مێژووی بزوتنەوە سیاسیەکان و بەتایبەت بزوتنەوە شۆڕژگەڕیەکان بدەینەوە، گەنجان، لاوان و ئەو کەسانەی کە خاوەن و هێز و وزە و گوڕوتینێکی باشترن دەتوانن زیاتر شوێندانەر بن و تەسیرگوزار بن لە پرۆسەی سیاسی و لە بزوتنەوەی نەتەوەی و نیشتمانی و شۆڕژگەرانەدا. بە تەجروبەیش دەرکەوتووە ئەو گوڕوتینەی کە لە گەنجەکانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دیکتاتۆری، لەگەڵ زوڵم و زۆر و لەگەڵ نائەداڵەتی و نابەرابەری، لەوانەیە کەسانی دیکە کە لە تەمەنی جۆراجۆر بوون نەتوانن بەو شێوە وەڵام دەربن. ڕاستە کەسایەتیەکان، شەخسیەتەکان، ئەوانەی کە تەمەنیان لە ئاستێکی سەرەوەترە لەباری ئەزمموی سیاسی و لەباری پوختەی و خوبرەی سیاسیەوە دەتوانن مامۆستا بن، دەتوانن ڕێنوێن بن، دەتوانن ڕێبەر بن، بەڵام ڕاستیەکەت گەرەکە پۆتانسیل یا گوڕوتینی شۆڕژگەڕیەکە زیاتر لە گەنجەکانە دەرەکەوێەوە، نمای شۆڕش و بزوتنەوەی شۆڕژگەری زیاتر لە گەنجەکانە دەتوانێت کارایی و لێهاتووی خۆی دەرخێت. سپاس. وەک دەزانن حیزبی دموکرات هەمیشە ڕێچکە شکێن بووە. بۆ نمونە کۆماری کوردستان هەندێک دەستکەوتی هەیە کە ئەو دەستکەوتانە تا ئێستەش ماون. یەکێک لەوانە یەکێتی لاوانە. بە بڕوای ئێوە دامەزراندنی یەکێتی لاوان لەو سەردەمەدا بۆ چ هۆکارێک دەگەڕێتەوە؟ یا باشتر بپرسم، دامەزرێنەرانی حیزبی دموکرات ئامانجیان چی بووە لە دامەزراندنی ڕێکخراوێکی وەکو یەکێتی لاوان کە تایبەتە بە توێژێک، هەروەها یەکێتی ژنانیش کە هەر ئەوان دایان مەزراندووە؟ پێتان وایە دامەزراندنی ئەو ڕێکخراوانەی تایبەت بە توێژەکان چ گرنگێکی هەیە یا چ ئامانجێکی لە پشتەوەیە؟ یەکێک لە تایبەتمەندە سیاسیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ هەر هێزێکی دیکەی سیاسی لەوەدایە کە حیزبی دموکرات لە ڕاستیدا لەسەر ئەساسی بنەمایەکی سیاسی فکری دامەزراوە کە ڕەنگدانەوە و زمانی حاڵی هەموو پێکاتەکانی کۆمەڵگا بێ. دەوری گەنجان، دەوری ژنان و دەوری هەموو چین و توێژەکان لە پرۆسەی سیاسیە هەر لە زمانی کۆماری کوردستان و دامەزراندنی حیزبی دموکراتی کوردستان یەکێک لە خاڵە جەوهەریەکانی حیزبی دموکرات بووە کە باییخەوە کاری لەسەر کردووە و گرنگی پێداوە. بۆیە هەروەک ئاماژەم پێکرد ئوسوڵەن لە بزوتنەوەیەکی سیاسیە گەنجەکان و لاوەکان ئەگەر دەرەتانیان بۆ بڕەخسێ و ئەگەر مشارکەتیان پێ بدرێت لە پرۆسەی سیاسی و سیستمی مدیریەتی وڵاتیەکە زیاتر دەتوانن وەڵام دەربن و زیاتر دەتوانن لە جەهەتی خزمەتکردن بە کۆمەڵگا و هەموو پێکەتەکانی کۆمەڵگاوە دەور و ڕۆلی سیاسی نەتەوەیی و مدیریەتی خۆیان بگێڕن. باستان لە بەشداریکردنی لاوان کرد لە پرۆسەی سیاسی و کوتیشتان ئامانجی حیزب لە دامەزرانی ئەو ڕێکخراوانە ئەوەیە کە لاوان زیاتر بێنە ناو ئەو ینی زیاتر بێنە ناو سیاست. ئێوە وەک خۆتان ڕای شخصی خۆتان دەپرسم، پێتان وایە لە داهاتوودا لە ئەگەری ڕوخاندنی دیکتاتۆری لە ئێراندا و دامەزراندنی سیستمێکی دموکرات و ئەگەر کوردەکانیش بە مافەکانی خۆیان بگەن، پێ دوایە یەکەتی لاوان یا ڕێکخراوەکانی هاوشێوە یەکەتی لاوان چ ڕۆڵێک دەتوانن لە کوردستاندا بگێڕن؟ لە کوردستانێکی ئازاددا ئێوە چ ڕۆڵێک بە لاوان دەدەن یا پێتان وایە چ ڕۆڵێک دروستە ئەوان بگێڕن؟ ئوسوڵەن چ لە قۆناغی ئێستادا کە قۆناغێکی خەباتگێڕیە و لە قۆناغی تێپەرش هەتا مەرحەلەی ئینتقاڵی و حتا دوای ڕۆخانی ڕژیمی کۆماری ئیسلامی
ئەهدافی سیاسی ئێمە خەباتی مەدەنیە، خەباتی جەماوەریە و خەباتی NGOیە، بۆیە ئەو شێوە خەباتەوە ئەو شێوە جم و جوڵە سیاسیە لە نێو کۆمەڵگا لە ڕاستیدا ئەگەڕێتەوە بۆ سەرشانی گەنجەکان، لاوەکان، ژنان و هەموو ئەو کەسانەی کە چالاکوانی سیاسی و مەدەین و لە عەرسەی سیاسی دەتوانن مبەلغ و سەمپاتی ئامانجە سیاسیەکانی هەم شۆڕش بن و هەم حیزب بن و هەم داهێنەری ئەو بیرۆکەیە بن کە کۆمەڵگە بەرەو ئاقارێکی پێشکەوتوو بەرەو پێشچوون ببە. بۆیە ئێمە کە باس لە دیموکراسیەکەین، باس لە ئازادیەکەین، باس لە پلۆرالیزمەکەین، ئوسوڵان لە خەباتی سیاسی و مەدەنیە دەبێت گەنجەکانمان لەو پەیوەندەدا زیاتر دەور بگێڕن و کۆمەڵگا بە جم و جوڵی سیاسی و خەباتی مەدەنی و جەماوەری وە دەتوانێت بەرەو دیموکراسی یا بەرەو نەهادینەبوونی دیموکراسی بشێ. یعنی پێتان وایە ئەو ڕێکخراوانە دەتوانن ڕۆڵێکی وەکو جامعی مەدەنی بگێڕن لە ڕاستای دیموکراتیزەکردنی زیاتری کۆمەڵگە و چەسپاندنی دیموکراسی. ئوسوڵان جامعی مەدەنی بە ئەو NGOانەوە بە ئەو ڕێکخراوە مەدەنیانەوە شکل ئەگرێەوە بە چالاکیەکانی ئەوانەوە زیاتر گوتارەکانی مێسیجەکانی بە کۆمەڵگا ئەگەتوە ئەوانە. بۆیە لە قۆناغی ڕزگاری و ئازادی کوردستانە من پێم وایە ئەرکی گەنجەکانمان زۆر زیاترە بێت لەوەی کە ئێستا هەیە. بۆیە لەو قۆناغەدا قۆناغی بنیادنانە، قۆناغی دامەزراوەی کردنی سیستمی حکومڕانی کوردستانەوە بەگشتی زیاتر پەروەردەکردنی گەنجەکانە بۆ مدیریەتی وڵات، بۆ ئیدارەکردنی وڵات، بۆ بەشداری لە پرۆسەی سیاسی و هەروەها بۆ ئەستۆگرتنی مەسئولیەت و ئیدارەکردنی وڵاتە. گەنجەکان لەو قۆناغاکی قۆناغێکی هەستیار و بنیاد نەرانەیە دەتوانن زیاتر دەور بگێڕن و دەبێت زیاتر دەرەتانیان بۆ بڕەخسێنین کە لەو قۆناغا بتوانن وەڵامدەری ویست و داخوازیەکانی کۆمەڵگا بن. ئەوە بۆ داهاتوو پرسیارم کرد، بەڵام دەمهەوێ بێمەوە ئێستا. ئێوە ئێستا پێتان وایە لاوان یا ڕێکخراوەکانی هاوشێوەی یەکێتی لاوان دەتوانن چ ڕۆڵێک بگێڕن؟ چونکە ئێمە ئێستا لە حاڵەتی مبارزەداین و گرنگیشە کە بتوانین ئەو مبارزە بۆ نێو ئەو توێژە زیندووەی کە گوتان خاوەنی پۆتانسیێل و هێزێکی شۆڕژگەڕیە بکێشین. ئێوە وەکو کەسێک کە لە ڕێبەری حیزبدا بوون و ئەزمونێکتان هەیە، پێتان وایە لاوان دەبێت چ بکات لەو قۆناغەدا؟ ئوسوڵان یەکێک لە سیاسەتەکانی ئێمە پەروەردەکردنی لاوان بووە و کەشێکی لەبار ڕەخساندنە بۆ ئەوە لاوان بتوانن هەر لە ئێستۆ تەمرینی کاری سیاسی و لەباری پەروەردەیی و بگەنە ئاستێک سبەی دوو سبەی ببنە سەمپاتێکی یا ببنە کادرێکی لێهاتوو لە جەهەتی تەبلیغ و گەیاندنی سیاسەتەکانی بزوتنەوەی کورد و حیزبی دیموکراتی کوردستان و ئامانجەکانی یەکێتی لاوان بەنێو کۆمەڵگا. و ئێمە پێمان وایە لە جەهەتی زیاتر زیندوو ڕاگرتنی تەشکیلاتی حیزبی دیموکرات و دەستکردنی دەسەڵات و لەواقع ئابدێتکردنی کادری ڕەهبەری حیزبی دیموکرات دەبێت لاوەکان زیاتر ئەوریان لێ بدرێتەوە و لە کاری ئۆرگانی ڕێکخراوەیی زیاتر پەروەردە بکرێن بۆ ئەوەی بتوانن جەوابگوی ئەو ئامانجە سیاسیانە بن کە بزوتنەوەکە لە داهاتووە وەک ئەرک ئەیخێتە سەرشانیان. ئێوە کەسی یەکەمی پەیوەندیەکانی حیزبن لەبەرەوەی کە بەرپرسی دەستگای پەیوەندی گشتەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانن. لەو چوارچێوەدا کە بواری کاری خۆتانەوە لەو بوارەشدا ئەزمونێکی چەندین ساڵەتان هەیە، چ پێشنیارگەلێک بۆ ڕێکخراوێکی وەکو یەکێتی لاوان دەکەن؟ و تا پێتان وایە ڕێکخراوێک چ گرنگیەکی هەیە بۆ ڕێکخراوێک کە پەیوەندی دیپلۆماسی هەبێ بتوانێت زیندوو بێ لەباری پەیوەندیەکانەوە؟ ئوسوڵان لە کاری ڕەوابەت یا پەیوەندیەکانە چەند تایبەتمەندی هەیە بە بڕوای ئێمە دەبێت لە بەرچاوی بگری. یەکێ لەو شتانە خودی گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە دەبێت لەباری پەروەردەی و خوێندن و خۆپێگەیاندنەوە دەبێت هەوڵ و کۆششێکی بەردەوام بدەن.
و لەو پەیوەندیەدا دەبێت فێری زمان ببن زمانزان بن لە دنیای ئەم ڕۆژە دنیای ارتباتات بمانێ و نەمانەوە ئێمە لەگەڵ کۆمەڵگەی جیهانی ڕوبەڕووین لەگەڵ ڕۆژنامە نووسەکان لەگەڵ هەواڵنێرەکان لەگەڵ NGOکان لەگەڵ کەسایەتیە سیاسیەکان لەگەڵ ئەوانەیە کە تحقیق لەسەر مەسایلی کورد و ئاڵوگۆڕە سیاسیەکانی ناوچە ئەکەن ئەگەر گەنجەکانی ئێمە بە ئەو بیرۆکەی خۆپێگەیاندنەوە بتوانن خۆیان تەیارکەن لە هەموو بارێکەوە شارەزایی بە فەرهەنگ و کولتوری نەتەوەکانی دیکە بە زمانزانین بە خۆپێگەیاندن لەباری دەستکەوتەکانی تکنۆلۆژیەوە و لە زۆر بواریترەوە گەنجەکانی ئێمە دەتوانن هێزێکی معنەوی و مرۆیی کارابن لە جەهەتی خزمەتکردن بە ڕەوابەتی ئێمە لەگەڵ دنیای پێشکەوتوو و لەگەڵ دنیای دەرەوەی خۆمان بۆیە تەوسیەی ئێمە یا ڕاستپاردەی ئێمە ئەوەیە گەنجەکانی ئێمە زیاتر لە جەهەتی خۆپێگەیاندنەوە بتوانن خۆیان ماندوو بکەن و بتوانن لە هەر دەرفەتێک بۆیان دەڕەخسێت لەباری فێربوونی زمانەوە لەباری ئاشنابوونیان بە مەسایلی سیاسی و بە قوتابخانە فکریەکانەوە بە ئاڵوگۆڕە سیاسیەکانەوە و بتوانن لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانە خۆیان پێ بگەێنن دەتوانن کارایی و لێهاتووی خۆیان زیاتر دەرخن لە ڕەوابتە لە مدیرێتی حیزبیە و لە ئیدارەکردنی وڵاتە. لە سەردەمی ئەمڕۆدا هاوکات لەگەڵ ئەوەی کە یەکێک لە فاکتەرەکانی زیاتر دەرکەوتن هێزە وەتەوەی کە تۆ خاوەن هێز بووی قسەشت دەڕوا لەگەڵ ئەوەش دوو بواری دیکە هەیە کە هەر هێزێکی سیاسی دەبێت تێیدا بەهێز بێ یەک ڕاگەیاندن دووش دیپلۆماسیە بڵێن پەیوەندیەکان پێتان وایە لە بەتایبەتی پەیوەندیەکان لە ڕاستای زیاتر ناساندنی دۆزەکە بە دەرەوە کەوە شتێکە ئێمە لە مامۆستای خۆمانواتە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملووە فێری بوون کە چووکە و یەکەم کەس بووە کە دۆزی کوردی بە نێونەتەوەی کردووە پێتان وایە لاوان وەکو ڕێکخراوێک دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێ هاوشان لەگەڵ حیزب بۆی کە دۆزی کورد بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بگەێنێ بە جیهانی دەرەوە بە دنیای دەرەوە ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر دەور یا ڕۆلی لاوان لە ڕەوابتە ئاماژەم پێکرد ئەگەر گەنجێکی ئێمە بتوانێت کەسێکی زمانزانی باش بێت لە دامەزراوەیەکی خارجیە کار بکە هەر لەوێ خود بە خودەوە کادرێکی بزوترنەوەی کووردە کادرێکی حیزبی دموکراتە دەتوانێت سەمپاتێک بێ لەوێ سیاسەتەکانی حیزبی دموکرات بە دنیای دەرەوە بناسێنێ ئەگەر گەنجێکی ئێمە لە دامەزراوەیەکی ئەکادیمیکە کار بکات و ئەوانە دەتوانێت لەوێ داهێنەری کۆمەڵێک باس و بابەت بێ زیاتر بۆ ئاشناکردن و گەیاندنی پەیامەکان و سیاسەتەکانی بزوتنەوەی کورد و حیزبی دموکرات بەگشتی هەرەوەی کە ئاماژەم پێکرد ئەسان بیرۆکەی ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران و وەک حیزبی دموکرات لە کولیەتی خۆیان لەسەر ئەساسی ئەو زەروریەتە بووە کە ئێمە بارەها باسمان کردووە و لە زمانی کۆماری کوردستانیشەوە لە دوای شۆڕشی گەلانی ئێران و لە ساڵەکانی 1970 زاینی ئێمە کۆمەڵێک لە گەنجەکانمان ناردووەتە دەرەوە بورسیەمان بۆ وەرگرتوون چ لە زمانی کۆماری کوردستانە بۆ یەکێتی سۆڤێتی ئەو کات و چ لە ساڵەکانی 1970 و إلى آخر ساڵانە ئێمە وەجبەیەک لە کادرەکانمان لە ئەندامانی حیزبیمان ئەنانە دەرەوە بۆ خوێندن و بۆ خۆپێگەیاندن و ئەوانە ئەوە جەگەڕێتەوە سەر ئەوە کە حیزبی دموکرات هەروەک باسم کرد پێش لە هەموو هێزە سیاسیەکانی دیکە هەستی بە ئەو زەروریەتە کردووە کە دەبێ هێزی لاوی پەروەردە بکە فێری زمان و کولتوری ملەتانی دیکەی بکە زیاتر واردی ڕەوابەت و دیپلۆماسی و علاقاتی نێونەتەوەی بکە بۆیە بەخۆشیەوە ئێمە ئێستا خاوەنی سەرمایەیەکی مرۆیی باشین لە دەرەوە لێرە و هەر ئەو بیرۆکەی حیزبی دموکراتە ئێستا دەرفەتێکی ڕەقساند و دەرەتانێکی پێکێناوە کە گەنجەکانی ئێمە زیاتر لە هەموو حوزەکانی کاری سیاسی و ڕێکخراوەی کار و چالاکیەکانیان بەرچاوە ئێمە لە کاری پەیوەندیەکانمانە ئێستا بەشێک لە سیاسەتەکانمان هەر ئەوەیە ئەو گەنجانەمان لە دەرەوە خوێندوویانە خۆیان پێگەیاندووە ئێستا خاوەنی مەستەوایەکی بەرسی سیاسی و علمی و ئەکادمین لە کاروباری پەیوەندیەکانمانە ئەرکیان پێسپێدراوە نوێنەرایەتی ئەکەن و دەورێکی کاریگەرە گەڕن لە گەیاندنی سیاستەکانی حیزبی دموکراتە و ئاشناکردنی کۆمەڵگەی جیهانی بە بزوتنەوەی کورد و بە خەباتی کورد و بە ضروریەتەکانی هاوکاریکردن لەگەڵ ئەو خەباتە بۆیە
ئێمە هەروەک ئاماژەم پێکرد لە هەر فرسەتێک کە بۆمان بڕەخسێ سەیەکەین ئەو مەوزوعە بە بایخەوە چاو لێ بکەین و بە بایخێکەوە چاومان لێ کردووە و بەردەوامیشینە سەر ئەو سیاسەتانەمان. کاک حەمە نەزیف لە نێو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا ناوەندێکەیە بە نێوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران. هاوکات لە نێو ڕێکخراوەکانی لاوانی ئەو پارچەیەشدا لێک نزیکیەک هەیە واتە کاری هاوبەش هەیە بۆ نمونە بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی ئەم دوایانە. ئێوە ئەو لێک نزیکیە چۆن هەڵدەسەنگێن و پێتان وایە گرنگی چییە کە ئەو ڕێکخراوانەی تایبەت بە لاوان لە کوردستانی ئێراندا لێک نزیک بن و بتوانن بەرەیەک یاخود ناوەندێکی هاوکاری پێک بهێنن لە نێو خۆیاندا؟ ئوسوڵەن فەلسفە یا بیرۆکەی دامەزراندنی ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران لەسەر ئەساسی هەلومەرج ڕەخساندن و تەمرینی کاری جەمعی و هاوکاری سیاسی لە نێوان هێزە سیاسیەکانە دامەزراوە و حتا لەسەر ئەو ئەسڵەیش تەئکید کراوەتەوە ئەو قۆناغەی دامەزراندنی ناوەندی هاوکاری عملکردی کارایی و چالاکیەکانی بەرەو ئاقارێک پشێکە لە داهاتووە بگەتە قۆناغی دامەزراندنی بەرەیەکی کوردستانی گشتگیر لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و حتا مشارکەتی هەموو کەسایەتیەکان و هەموو ئەو کەسانەی کە لە عەرسەی سیاسی لەباری خەباتی سیاسی مەدەنی دەور و ڕۆڵیان هەیە بتوانن لە چوارچێوەی سیاسەتەکان و هێڵە گشتیەکانی سیاسی ئەو ناوەندە بەو هاوخەباتیوە گرێ بدرێت. لە پەیوەندی بە مشارکەتی گەنجەکان لە چوارچێوەی سیاسەتەکانی ناوەندی هاوکاری ئەمە تاکیدمان لەسەر ئەوە کردووەتەوە کاری ناوەندی هاوکاری چ لە خەبات و بەرخۆدانی نێوخۆی کوردستان و ڕێخستنی ناڕەزایەتیەکان و خەباتە سیاسیەکان و ئەو چالاکیانەی کە هەمومان شاهدنی لە نێوخۆی کوردستانە بەڕێوە ئەچێ بەشێکی زۆری ئەو حرەکەتە و ئەو ڕاپەڕینانە و ئەو سەر هەڵدانانە ئەگەڕێتەوە سەر ئێرادەی خەباتگەرانەی گەنجەکانمان هەروەک لە نەورۆزا دەیبینین هەروەک لە مەناسبەتەکانی دیکە کە لە حەوادسەکانە بانگەشەمان کردو پەیامانداوە کە خەڵک بە پیریوە بێت گەنجەکانی ئێمە پێشڕە و پێشەنگی ئەو خەباتە سیاسی و مەدەنیە. وەجگە لەوە ئێمە هێڵی سیاسی و کارکردنمان لە ناوەندی هاوکاری لە ڕاستیە گشتگیرکردنی هەموو پێکاتەکانی کۆمەڵگایە و هەموو چین و توێژەکانە لە چوارچێوەی ئەو زەرورەتەی کە ئێمە شرۆڤەمان کردو لە ناوەندی هاوکاری و جەختی لەسەرەکەینەوە. مەسەرەن خەباتی ژنانە ئەو دەبینین لە بە درێژایی مێژوو ژنان لە خەباتی دموکراسی خوازی ئێران و مافخوازی ئێرانە ڕۆڵێکی کاریگەریان بووە بە تایبەت لە یەک ساڵی ڕابردووە ژنان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتی دیکتاتۆری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە و لەو ماگانەی ڕابردووە دیسان پێشەنگی ئەو خەباتە بوون ڕەشەشکێنی ئەو خەباتە بوون و لە ڕاستیەدا ئەو ڕۆڵە کاریگەرە گەنجەکان ژنەکان لە خۆیانیان نیشاندا ئەو واقعەتەی سەلماند کە ئەسان جمهوری ئیسلامی ئەو هەمووە تهدیدەکە ئەی کرد و ئەو هەمووە هێزەی بەکاری هێنا بۆ سەرکوت و ئەوانە نیشانیدا کە ئێرادەی خەباتگێرانەی گەنجەکان ژنان هەموو پێکاتەکانی کۆمەلگا لەسەرەوەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئێرادەی کۆماری ئیسلامی وایە ئەوەیە کە ئێمە هەمیشە بایخمان بەوەداوە و تاکید لەسەر ئەوە ئەکەینەوە خەباتی مەدەنی خەباتی شار و ڕێخستنی جەماوەر بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی دیکتاتۆری لە ڕاستیدا ئەگەڕێتەوە سەر ئەو بیرۆکەیە کە چۆن ئەو هێزە سازمان بدرێت ڕێک بخرێەوە لەباری فکریەوە پەروەردە بکرێ و تیار بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو نظامە دیکتاتۆریانەی کە هەمومان لە منتیقەکە شاهدین چ جنایەت هەیەگەکەن. بۆیە ناوەندی هاوکاری لەباری خەباتی سیاسی و مەدەنیوە لەباری خەباتی دیپلۆماسیەوە خەباتی ڕاگەیاندنەوە خەباتی NGOەوە حتا حزوری هێزی پێشمەرگەوە لەسەر هەموو ئەو شتانە بیری کردوێتەوە و بیرۆکەکەی لە ڕاستای چالاککردنی هەموو ئاعزای ئەو ناوەندەیە لە جهەتی
بەرەو پێشبردننی ئاماجە سیاسیەکان و ئەهدافە سیاسیەکانی و زیاتر پڕەنکردنەوەی دەور و حزوری ناوەندی هاوکاری لە کۆمەلگای کوردستانی ئێران. سپاس. پرسیارەکانی من لێرە لە کۆتایی پێهات ئەگەر پێشنیارێک یاخود هەر ڕاستپاردەیەکی تایبەتتان هەیە بە تایبەتیش بۆ یەکێتی لاوان فەرموون. من زۆر جار لە ڕابطە بە مەسایلی لاوان و کار و چالاکیەکانی لاوان باسمان بووە ڕاگۆڕینەوەمان بووە بەڵام لەم شەرایەتە هەستیارەدا من تەوسیم ئەوەیە و داوام ئەوەیە یەکێتی لاوانی ئێمە یەکێتی خوێندکارانی ئێمە یەکێتی ژنانی ئێمە بەگشتی و حتا لە چوارچەوەی خودی ناوەندی هاوکاریش و NGOکانی لایەنە سیاسیەکان کە ئێستا بەخۆشیەوە کاری مشتەریکیان پێکەوە هەیە کاری جەمعیتان پێکەوە هەیە زیاتر تەمەرکوز و تەئکید لەسەر کار و چالاکیەکانی نێوخۆی کوردستان بکەن لە دانشگاکانە لە مەدارسە لە شەقامە لە NGOکانە لە هەموو حوزەی کاری ڕێکخراوەییدا دەبێت زیاتر دەور و ڕۆلی کاریگەرتان بێ و سعی بکەن ئێوە یارمەتیدەر و هەدایەت کنندەی ئەو هێزە مرۆییە بن کە ئێستا ئامادەی خەبات و ڕوبەڕووبوونەوەن لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. کاک حەمە نەزیف زۆر سپاس بۆ ئەوەی کە میوانداری بەرنامەکەتان قبول کردین وێڕای ئەوەی کە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین لە کارە حیزبەکانتاندا لە ژیانی تایبەتیشدا بە هەمان شێوە هیوادارین کە سەرکەوتوو بن. سپاس دووبارە. سپاسیش بۆ ئێوە زۆر بەخێر بن. بینەرانی خۆشەویستی لاوان میدیا لە ئێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان هیواداری مەدڵی هەموو لایەک بوو بێ. سپاس. زۆر بەخێر.